خۆشەویستانی فانۆسی ڕەمەزان شەوتان باش بێ و جەژنی ڕەمەزان و نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ بە هیوای ئەوەین کە جەژن ببێتە مای خێر و خۆشی و ئاشتی و تەبایی نییە و هەم پێکاتەکان هەم دراوسەکان هەم خزمایەتی هەم کەسێک ئەگەر پەیوەندیت لەگەڵ یادا بڕاوە هیواداری لەم جەژنە بکەیتە دەرفەتی زیندووکردنەوەی سیلەی ڕەحم. خۆشەویستان ئەمڕۆ کە هەڵکەوتێکی جوانە هەم یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانە و هەم جەژنی نەورۆزیشە. ئەمڕۆ ئەوەی کە جێگەی دڵخۆشیمان بوو لە هەموو کوردستان لە سەرانسەری دنیا کوردەکان ئەمڕۆ جلوبەرگی کوردی یەکێک بوو لە جلوبەرگە هەرە یار و ڕەسەنەکان بەڕاستی. پیرۆزبای خۆمانە ڕاستی هەموو کوردێکەکەین لە هەر شوێنێکن هیوادارین هەمیشە دڵخۆش و ئاسوودە بن. ئەم شەویش بەرنامەی فانۆسی ڕەمەزان بۆ هەر سێ شەوەکەی جەژن لەگەڵتان بەردەوامە بە کۆمەڵێک سوپرایزی گەورە. لەنێو فانۆسەکاندا خەڵاتی گرانبەهای تایە هیوادارین بتوانین پەیوەندی بکەن چونکە دەستمان گۆڕیوە. هیوادارین ئەو فانۆسانە بکەنەوە کە بڕە پارەی باشیان تایە و لە هەمان کاتیشدا چەندین خەڵاتی گرانبەها لە ڕێی سپۆنسەرەکانمانەوە دابین کراون. سپۆنسەرەکانمان کێن؟ یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا. ئێستا کە ڕۆژانی جەژنە و کاتێک ئەچی بۆ ماڵێک خزمێکیان یەن بۆ ماڵت بە قەرەباڵغی ڕووتیەکەن و پێتەڵان ئادەی وایفای ڕاوتەرەکەمان بەرێ با ئێمەش بتوانین ئینتەرنێت بکەینەوە. اینجا تێگەی ئینتەرنێتی خێرا واتە IQ. با 50 کەس بێ بۆ ماڵت بڵێن وەڵا بە هەمومان بەیەکەوە ئینتەرنێت بکەینەوە. ئەمە تاکە ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا IQ بەس. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرەیە. یەکمان مارکێتی سەفرە بەرهەمەکانی سەفرە ئیتر لە برنجەڵی لە دۆشاوەڵی لە زەیتەڵی لە مارکێتەکاندا خۆتان بەرهەمەکانیان دەبینن. بۆیە هەم لە مارکێتی سەفرە تۆ ئەوەی بتوانێت ئەم شەو لۆگۆیەوە بدۆزێتەوە بە بەهای 180,000 لەوێ بازاڕی دەکات. بیرمە نەچی IQ-کەش ئەوەی بدۆزێتەوە یەک مانگ ئینتەرنێت بێ بەرامبەر دەتوانێت بەکاربێنێت. کۆمپانیای سەفرەش هەموو بەرهەمەکانیان بەرهەمی باشن، براندن، لە هەمان کاتدا خاوەن کوالیتێکی بەرزن بێ دوو دڵی تۆتوانی وەکو بەکاربەر بەکاریان بێت. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا ئەم دەرمانخانەیە بنیات درراوە. دەرمانخانێکی گەورەیە، کەسانی پسپۆڕ و شارەزا و دەرمانساز لەوێدا هەن. کاتێکە چی بۆ بێ هەر بابەتێک تەوێ پرسیاران نیەکی ئەڵەی فڵانەشتم ئەوێ بۆ پێستم وشکە ئەمەیە کرێمێک دەکرێمی ئۆرجیناڵ خاوەن مارکە و بڕوانامە و هەموو بابەتانە لە ئەوان دەسێت. دەرمانە دەوێت بە هەمان شێوە. هیوادارم کە کەس پێویستی بە دەرمان نەبێت، بەڵام دەرمانخانەیەکی زۆر ئاست بەرزە لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانە. لە هەمان کاتدا کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری تەختە. بێگومان هەر کەسێک بتوانێت لۆگۆیەوانیش بدۆزێتەوە بە بەهای 400,000 توانێت کاری تەختە بۆ ناوماڵەکی خۆی ئەنجام بدات. هەر کارێکی دیزاینی تەختە تێ ئەوە پێیان بسپێرە. ئەمە تەنها ئەو لۆگۆیانن کە تۆیان دۆزیتەوە بە دەر لەمە. کاش پارە هەیە لە نێو فانۆسەکاندا تا بەهای 500,000 و بگرە ملیۆنیش یان هەندێک جار کەمتر. 0 دیناریشی تیا بیرمان نەچێ. جگە لەوە فرۆشتنەوەی دیاریمان هەیە و لە هەمان کادا 5 پرسیارمان هەیە و لە هەمان کادا دووهێندە و هیچمان هەیە. کۆمەڵێک بڕگەی جیاواز کوردەواری، کلیپی کوردی، نۆستالژیای کورسات، هەموو ئەم بابەتانە لە نێو فانۆسەکاندا هەیە. هیوادارم ئەم شەو بەختێکی باش چاوەڕێتان بکە و بتوانن لەگەڵ ئێمەدا زۆرترین خەڵات بەرنەوە. یەکەم پەیوەندی وەرئەگرین لە سلێمانیەوە. دینا خان، دینا خان چۆنی بە قوربان؟ جەژنت پیرۆز بێ. تۆ چۆنی بە قوربان؟ هەمیشە لە جەژن ئێمە باشین. ئەمڕۆ چۆن بەڕێکرد؟ ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژن بوو بە هەمان شێوە جەژنی نەورۆز بوو، پێم بڵە جلوبەرگی کوردیت لەبەر کرد، چیتان خوارد؟ چەند چکلێت هەڵگرت؟ بەڵێ بە دڵنیاییەوە. دینا خان؟ بەڵێ. دینا تەواوە؟ بەڵێ. دینا یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە. فانۆسی ژمارە 10. ژمارە 10 بۆ خاتو دینا ئەکەینەوە لە شاری سلێمانی. خۆشەویستەوە بزانین ژمارە 10 ڕۆژی لەدایک بوون تا
بەڵێ ئای پیرۆزە دیناخان تەمەند درێژ بیت زۆر سپاس بە بۆنەی ڕۆژی لەدایک بوونتەوە ئێمەش یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەری کۆمپانیای یایکی و پیرۆزی جەناب دەکەین باشە سەرکەوتوبی خات و دینای گۆڵ هەمیشە تەمەند درێژ بیت کاک حسێن کاک حسێن بەڵێ چۆنی کاک حسێن گیان جەژنە پیرۆز بێ ئەم کاتە و باش باشتر بۆ تۆ کاک کاگاریجان حسێن گیان. جژنی ڕەمەزان و جژنی نەورۆزت پیرۆز بێ لە تۆش پیرۆز بە کاک حسێن گیان ئەمڕۆ باش ڕۆیش خواردن و شلە و قەیسی و هەموو بابەتێکە خوارد تەواو بەڵێ بەڵێ هەیدێ لە خوا بە بێت زیاد تۆ ناخۆش خزمایەتی و سەردان و ئەم لاولاتان کرد یانەتان کرد بەردەوام بەڵێ ئای لەشتان ساغ بێ کاک حسێن گیان یاڵە کاک ئەمە حسێن بیاخۆ بەسەرات هێشتێکی خۆشمان بۆ ناگەڕیتەوە بەخوایە سام کاتە هیچم لە بیر نییەم کاتە دا باشە آخر بەس ئەوە بیر بێ ئەگەر پرسیاری ئەو بۆ هاتەوە کاڵم تۆ پرسیار کا بێت تۆ پرسیارم دەکەی باشە باشە گیان یاڵە فانۆسێک پێرەوە بۆمان نۆزە ژمارە 19 بۆ کاک حسێن ئەکەینەوە لە شاری سلێمانیەوە بزانین کاک حسێن خۆی و بەختی خۆی و هەبزانین جژنانی بۆ دەرەچێ کا حسێن بەڵێ کا حسێن بڕگەی دوو هێندە و هیچت بۆ هاتۆتەوە باشە بڕگەی دوو هێندە و هیچ چییە ئەتوانم بیگۆڕم نەوەڵا کا حسێن گیان بۆ ئەوی زۆرترین خێراترین جار هاوپەیوەندەکان وەربگرین و ئاسانکاریش خۆی زۆر ئاسانە کا حسێن زۆر ئاسانە باشە پرسیاری یەکەم 50,000 لەسەرا ئەگەر زانیت ئەتوانی بڵی بەردەوام نابم 50,000ەکەم بەنێو تاوە پرسیاری دووەم ئەگەر وەڵامەکەی زانی ئەوە 100,000 وەرەگری بەڵام ئەگەر پرسیاری دووەم وەڵام نەزانی خەڵاتی ئەوەی یەکەمیشت سفرە بێتەوە باشە باشە گیان یاڵە هاوڕیانم پرسیاری یەکەم ئەڵێ بۆ کاک حسێن پرسیاری یەکەم بۆ کاک حسێن بابێتە سەر شاشە و من بۆتە خوێنمەوە کاک حسێن کەم باشە باشە گیان باشە هەر کە هاتە سەر شاشە هاوڕیانم یەکسەر سی چرکەشمان بەنێ لەگەڵیە ئەڵێ هەستەوەری بۆنکردن لای مار لە کوێیدایە هەستەوەری بۆنکردنی لای مار لە کوێیدایە وەڵامم ئەتوانی بیتەوە و ئاشتوانم هەڵبژاردەکانە بمێ باشە هەڵبژاردنەکانمان یاڵە بێتێ باشە هەڵبژاردەکان تێمێ و یەکسەریش سی چرکەت هەیە چاوی یەک نوکی سەری واروەها سێ زمانی واتە ژمارەیەک چاوی ئاگداری کات بە نوکی سەری لەگەڵ زمانی کامیان کاک حسێن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاتت تەواو بوو بەداخ کاتە تاوا بکە حسێنگیان زۆر سپاس زۆر تکایە پابەندی بکات بن بۆی بتوانین خێرا ها سیارەکەش زۆر ئاسان زۆر ئاسان کا قارەمان لە عربەتەوە کا قارەمان شەو باش جەژنە پیرۆز بێ کا قارەمان کا قارەمان واز لەم ناقەشەی بێنە لە پەیوەندەکە لەگەڵ منا بەجار هەلو چۆنی بە قوربان ئەحواڵت ئەلەو کاکە قارەمان کاکاری گیان سڵاو لێبێ چۆنی بە قوربان ئەحواڵە چۆنی بە قورباتەمە باس چۆنە وەڵڵا باشم زۆر سپاس بێوەی بی جەژنە پیرۆز بێ قوربان کاگاری گیان دەستی باشەکەم تۆ چۆنی بە قوربانم چاوەمان چەکی بە قوربان کاگاری گیانەوەکو من هەواڵتە پرسم هەموو جارێک کاگاری وەرە تۆ خۆشەویستی کا قارەمانجە بە قوربان کاگاری گیان تۆ پیاە بەڕێزی وەڵام ژمارەکەشتم لابوو لام نەماوە بەخوا ژمارەکەی خۆم ژمارەکەی خۆتم لابوو 145 لام نەماوە بەخوا تۆ ژمارەکەم ماڵە دەی لەسەر شاشە ماڵە نایڵم ئەڵم نام نەماوە بەخوا ئاسایە من ژمارەمە میشە لە خزمەتی قوربان کاگاری گیان جەژنێکی پیرۆز بێ ماشەکەین لەگەڵ جەژ ناچۆنی کا قارەمان باشی شکوت یاخوا بێەوەی بیکای وەڵا سواز بخوا ئەگەر ئێوە باش من جەژنی هەموو لای پیرۆز بێ ئێمە باشین چەند ماڵە بەسەر کردو کا قارەمان بە قوربان و کاگاری گیانە وەڵی تەقریبی ئەمڕۆ نۆ جەژنم کرد نۆ جەژ نەبوو دەی بۆ خۆتان خۆش تەمەند درێژ بن هەر کەسێک کە بە قوربانم کاگاری گیان فاتی کردووە کا قارەمان یاڵە فانوسێکمان کاگاری گیان قوربانم بە قوربانە بم بەس وەڵا یەک پێشەکیش گاگاری گیانوتم ئەگەر عەزەتی سپاسی جەناب دەکەم گیانەکەم قوربانم ئەگەر ئەم دەرمان و ئەم شتانە بوو هەر خۆ پێم بەڵێ لای خۆسێری کە ئەگەر ئەوە بوو مەمنونتە بم بە ئەوە نەکەمەوە کا قارەمان گلەیم لێمەکە پێش تۆش کا حسێن من نەمتوانی بۆی بگۆڕم خۆت سێریکە مەیڵێ ئەگەر ئەوە بوو پێم مەیڵێ بڵێ بیگۆڕە
نا آخر ناتوانم بۆ کەسی بگۆڕم گلەیم لێ مەکە باشە یاڵە بەس فانوسێکمان پێ بڵێ خێرا ژمارە ئەگەڵ بژێرم باش زۆر کەس دەستە هێڵ نێڵینەوە دەی باشە گیانەکەم ژمارە دا ژمارە دا کراوەتەوە کاک خارەمە بەڵێ پێش تۆ کراوەتەوە ژمارە دا ژمارە سی ژمارە سی سی بەڵێ ژمارە سی بۆ کاک خارەمان ئەکەینەوە بزانین کاک خارەمان بەشکو ئیشەڵا ئەوە من پێم سەیرە کاڵی چکە ئەو بەڕاستی بابەتەکەی بەس دەرمان نییە من پێ وایە تۆ ئەڵەم چۆ دەرمان وەرگرە نەخێر بۆنیان هەیە مەیکەپیان هەیە کرێمیان هەیە گۆرە باشترین شتەکان لەوەیە چۆن دڵیە پاسی ژەناستەکەم بەس هەر بەکارمانێنەوە بە یاڵە کاک خارەمان بەڵێ دانیشم خۆزانی یعنی چی کڕینەوە دایاڵە دێ ئەم فانۆسەی جەنابەت تەبعاً ئەوە با بزانیت تۆ فرۆشتنەوەی دیاریت بۆ هاتوۆتەوە باشە دەست خۆش بێ بەڵێ ئەتوانیت پێمان بفرۆشیتەوە پێمان بڵێ سعری ئەوشتانیە من نرخە بینێ خۆت ئەزانی بە چەند ئەیفرۆشیتەوە ئەم فانۆسە بەس تۆ تەلەڤیزۆنەکەم بۆ کەس کە کاک خارەمان توخوا بەس لە تەلەفۆنەکەەوە جۆم لێ بگرە کرد قوربانە بم بەس هەر وەکو برایەک تۆ پیاوێ بەڕێزی لای من تۆ خۆشەویستی کاک خارەمان تایە قوربانە دەستما خۆتە زانی سێم ڕۆژی جەژنە و هەریکیشم بۆ دەردەچێ تەلەفونەکەی تۆ هەموو شتێک من لیرێ بۆ من زۆر سپاس کاکە خارەمان گیان ئەو ئاڵتوونی لای من ئەو نەگەورەی قوربانی دەڵێم هەموو ئەوانەی کە پەیوەندیمان پێواکەن هەوڵمان داوە ئاسانکاریان بۆ بکەین و ئێستا دەست ماچەکەم ئیتر خۆشت وەکو هەر برایەکی بەڕێز ئەگەر تایەتی تۆ با کابالێکتری تێ بگەین کاک خارەمان ئەم فانۆسا تۆ توانی بیکەیتەوە و شانسی خۆ تاقیکەیتەوە ئەگەر ناشیکەیتەوە من بە 75,000 لێ دەکڕمەوە قوربانە بم ئەی خۆم و شانسی خۆم بیکەمەوە هەر وەکو برا گەورەیە ئەگەر بۆ دەرەچێ با بیکەمەوە من لێرە دانیشتوم بۆی معاملە بکەم باشە من بە 75,000 ئەیکەمەوە ئەشێ بیکەمەوە 0 دینار بێ ئەشێ پارێکی باشیشی دابێ خۆت ئەیزانی وەڵاهی کاک ئاری نازانم خێراکەن سی چرکەمان بنە بە کاک خارەمان سی چرکەمان بنە بە کاک خارەمان خۆی یەکلای کاتەوە خۆم و شانسی خۆم تاقیکەمەوە من نایزانم کاک خارەمان شانسی خۆ تاقیکەیتەوە بیکەمەوە کاک خارەمان کاک ئاریجان کاک خارەمان بیکەمەوە بۆ شانسی خۆ تاقیکەیتەوە کاک ئاریجان شانسی خۆم تاقی ئەەکەمەوەی نازانم وەڵی بڵێ 0 دینار بێ هەرچی بێ نازانم تەواو کاک حسێن شانسی خۆی تاقیە کاتەوە ئێمە 75,000مان نا بە فانۆسەکەی جەنابی وتی نامەوێت شانسی خۆم تاقیەکەمەوە تەواو کاک خارەمان کاک ئاریجان بەڵێ بۆم کە بە 100,000 و هەدیە جەنابت بێ 100,000 پیرۆزی کاک حسێن بێ و 100,000 بۆ کاک حسێن باشە پیرۆزە بۆ کاک قارەمان ببوورە کاک حسێن پەیوەندی پێشووتر بوو کاک قارەمان 100,000 پیرۆزی جەنابە بێت خۆی 150,000یشی تا بوو کاک قارەمان گیان پیرۆزە بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بۆ کاک قارەمان لە هەولێر چێمان لەگەڵا هێرۆخان ئەو کاتت باش ئەو کاتت باش هێرۆخان باشی دەحواڵت جەژنتان پیرۆز بێت دەکەم جەژنشت پیرۆزی ئەمڕۆ لە هەولێر جەژن چۆن بوو یەکەم ڕۆژ چۆن بوو لەگەڵەوەی نەورۆزیش زۆر باش بوو جلی کوردیتان لەبەر کردوانیە والله والله لەبەر زۆر پارێزەوەکە نەبەرکەم لەبەر کردبوو من لەو باوەڕێیا بووم ئەگەر باران نەبووایە ئەم ساڵ کەس جلێکی مۆدەی ناگەر هەموو جلی کوردیە کرد لەبەرەوەی هەم نەورۆز زۆر ڕەمەزان پێبوون وایە ئەگەر ئەم بارانە نەبووایە سپەینی هەموو کورد لە سەفرا بوو بەڵام هەر سوپاسی خواکەین چکە بارانی ڕەحمەتە ئێمە ئەم بارانەمان پێویستە ئیتر لە مەولا بارانمان پێویستە تا مانگی 5 یاڵە هێرۆخان فانۆسێکمان بۆ بکەرەوە لە هەولێر هەر لە ناو هەولێر خۆی وایە بەڵێ ناو هەولێرم یاڵە فانۆسێکمان بۆ بکەوە ژمارە 4 ژمارە 4 پارچەی کوردستان باشە ژمارە 4 بۆ خات و هێرۆ لە هەولێری خۆشەویستەوە خات و هێرۆ بینەری بەرنامەکەمانی بەڵێ هەر لە بیداەتی ڕەمەزانی بینەرم باشە لە خەیاڵی خۆ دەتوت ینی شانسما بوو پەیوەندێتکەم بۆ ئینشاڵڵا کارێکی ئاسانیش ئینشاڵڵا لە مێشکی خۆت لە خەیاڵی خۆت شتێکت دانابوو دوت بریا ئەوم بۆ دەرچێت لە مێشکی خۆت چی ئەرێ وەڵڵا چی دانابوو مۆبایلەکە خات و بیگۆڕمە مۆبایل بۆت هەشتی برنجی ئەم فانۆسا گۆڕی بە مۆبایل پێم خۆشە
مایگۆڕەمە مۆبایل بە قسەم بکە ئەم شەو بڕێرم داوە نایگۆڕم شتەکانت مامەی خۆت بە بەهای 400,000 دینار تۆ بوویتە براوەی خەڵاتی تایبەتی کۆمپانیای بلاگوت بۆ کاری تەختە و دیزایانی تەختە و دیکۆرات پیرۆزت بێخات و ئێرۆ لە هەولێری خۆشەویستەوە زۆر سپاس بۆ تەلەفۆنەکەت جا ئەمانە کاری تەختەیە ئەگەر مەسەڵەن مێزێکت دەوێ کەوانتەرێکت دەوێ شتێک لەو بابەتە بای 400,000 لای ئەوانە هەر پەیوەندیت پێواکەن پاش دەچن هەموو ئەوانی بلاگوت کە بە درێژایی مانگی ڕەمەزان خەڵاتیان بۆ دەرچووە هەمویان پەیوەندیان پێواکرێ هیچ کەسێک خەڵاتی نافۆتی کایە جارێکی تریش هێڵمە هیچ کەسێک خەڵاتی نافۆتی اینجا خۆشەویستان با بێمە سەر سۆشیال میدیا لە سۆشیال میدیا لە خوارەوە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان یان فانۆسی ڕەمەزان نووسین جژنی نەورۆز جژنی نەورۆز بنووسن جژنی نەورۆز جژنی نەورۆزتان پیرۆز بێت جژنی نەورۆزتان پیرۆز بێت یاڵە پیرۆزلایەکانتان بەرناوێ و سبەی شەو مۆبایلێک بەرنەوە تەنها لە کۆمنت بنووسن جژنی نەورۆزتان پیرۆز بێ و سبەی شەو خەڵاتی مۆبایلێک بەرنەوە کەمێک تر خەڵاتی پێرێشە و دوێنێ شەویش ئاشکراکەم باشە دوێنێ شەوتمان جژنی ڕەمەزان بنووسن جژنی ڕەمەزانتان پیرۆز بێ ئەم شەو لە کۆمنت بنووسن جژنی نەورۆزتان پیرۆز بێ باشە هەردووکشی بنووسن کێشەنی بڵی جژنی نەورۆز و ڕەمەزانتان پیرۆز بە هەر کێشەی گرنگە زۆرترین کۆمنت چانسی ئەوەیە بێت سبەی شەو بچێتە تیر و پشکی بردنەوەی مۆبایلێکی زیرەکەەوە وچانێکی کورت باوەرگرین زۆر دوور مەکەونەوە ئەگەڕێنە وڵاتان و دەست بکەن بە وەرگرتنی پەیوەندەکان و بەڵام تا وچانەکە وەرەگرن کۆمنت بکەن کۆمنت زۆرترین کۆمنت چانسی زیاترە شێری ئەم ڤیدیۆش بکەن ئەم لایڤە بۆی هاوڕیانتان بیبینن و ئێستا ئەگەڕێنەوە دووبارە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە یەکەم شەوی جژنی ڕەمەزان و نەورۆز لە فانۆسی ڕەمەزان جژنی هەمولایەک پیرۆز بێت دەستەکەینەوە بە وەرگرتنی پەیوەندەکانمان بەڵام لە کۆمنت تەنها بنووسن جژنی نەورۆزتان پیرۆز بێت زۆرترین کۆمنت زۆرترین جار ئەم کۆمنتە دابنێنەوە بۆی سبەی شەو مۆبایلێکی زیرەک ببێت بە نسیبتان شەیری ڤیدیۆکەش بکەنم لایڤە تا سبەی شەو سەعات 6 کۆمنت بکەن ئەم واتە مەڵێ وڵات کات تەنها کاتی بەرنامەکەیە بەیانی هەستای لە خەڵک کۆمنت بکەن نیوەڕۆ بیکە زۆرترین کۆمنت چانسی زیاتری هەیە بۆی بتوانێت مۆبایلێکی زیرەک بەرێتەوە کاکە هۆزان وەرەگرین لە سلێمانیەوە هۆزان ئیتر کاکە خانمە بەخوا نازەم من ناوە دوانی کاک هۆزان هۆزان خان چۆنی بە قوربانە حواڵە چکە ناوەکەت بۆ هەردوو ڕەگەزەکان چۆنی هۆزان خان باشی جژنە پیرۆز بێ چەند چکلێتە خواردووە ئەمڕۆ والله هیچ لەبەر کێش زیادبوون نادەبی خۆی وەڵا ئافرین ئەوەنە نەخۆی باشە شەرواڵانەش باوەڕکە جارواچی بۆ ماڵان ئاوانەی پڕەکەی لە گیرفان تاتوێتەوە ڕاست ئەنجا جژنیشتان پیرۆز بێ لە خۆتەوەڵە پێت نییە پێم نییە چکلێت هۆزان خان ئەمڕۆ چۆن بۆ میوانی میوان هات بۆ ماڵتان چۆن بوو یەکەم ڕۆژی جەژن چۆن بوو بەلایەوە والله الحەمدولیلا باشە نەوەڵانی چیم بۆ ماڵ یەکەم ڕۆژ تۆزێک خەڵک زیاتر حەزەکە بەهۆی نەورۆزۆ بچێتە دەرەوە یان پیاسێ بکە جلی کوردی لە بەرکا و پۆسی جلی کوردیش بۆ خاخۆش وایە زۆر ڕاستە بەیانی و دوو بەیانیمان ماوە و ئیتر خزمان و تر هەمووی بەسەرەکەین و یاڵا وەزان یەکەم ڕۆژ نەچی بۆ شوێنان چکە خەڵکیەت ڕاست شەکەی ئەوەش هەیە ئەوەش هەیە وەزان خان یاڵا فانۆسێک بکەرەوە بزانین بەختی تۆڵە چی کاگاری لە یەکەم ڕۆژەوە هەر نییە هەزار تەلەفۆنم کردووە نازانم کوڕی یەخوا لەش ساغ بێ بەخوا زۆر لەگەڵێ وایە کەوتو بوون چی بکەم بەدەستی من نییە ها وەڵای دڵم بە 25ەوەیە یاڵا فانۆسێ بکەرەوە ژمارە 25 بێ ژمارە 25 بۆ خاتوو هۆزان ئەەکەینەوە لە سلێمانی شەڵڵا بەخت یاوەرێ بێ و خۆت چیت لە خەیاڵا بوو بەنیازی چی بوویت یعنی حەزەکەی چی بوو وەڵای ژمارە 25 ئەزانم حەزەکەی چی بووە دەرچێ بەس ئایکیوەکە نەبێت باشترین هێڵی ئینتەرنێتە ئایکیو زۆر ڕاست زۆر ڕاست بەکار نایەن لێستا اینجا ئەگە بەکارتان نێناوە تا ئێستا لەوە گەڕێ لەوە گەڕێ وەرەوە بەلای خۆ
ژمارە 25 تۆ بژاردە وانە بەڵێ تۆ بە بەهای بەهاکەی نەڵم خەڵاتی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرات بۆ دەرچوو ئەگەر مەیکە بەکارێنی بڕۆ بەکاری بێنە سوورا و بەکارێنی بڕۆ بەکاری بێنە عاتریان هەموو بابەتە جوانکاریەکانیان باشە تۆ خەڵاتی تایبەتی ئەڤێرات بۆ دەرچووە پیرۆزت بێ خاتووەزان لە سلێمانیەوە بچینە لای پەیوەندیەکی ترمان خات و ئاوات لە هەڵەبجەوە خات و ئاوات کاگاریکانم کاتەوە باش باشتر بۆ تۆ بە قوربان جەژنە پیرۆز بێت باشن دەستنی ڕەمەزان و دەستنی نەورۆزیشتان لای پیرۆز بێ کاگاری ئێوەش پیرۆز بێ ئەتی بۆم باس کە بزانم ئەمڕۆ چۆن ڕۆیش لای ئێوە ئەمڕۆ سەردانمان کرد و چێرتونانمان خوارد بوو ئەستراحەتتان کرد بە درێژای مانگی ڕەمەزان ئەمڕۆ تۆزە ئەستراحەتتان کرد وایە خۆشی کاگاریگان وەڵام هەر لە جەژن و خۆشییا بناوات خان یاڵە ژمارێکمان بۆ بکەرەوە تۆش بزانین ئەم شەو بەختی تۆ ئەڵێ چی نادەستکمیش تەڵا بەختمانە بێم شەو ئینشەڵڵا کاکاریگان ژمارە 26 ژمارە 26 بۆ خات و ئاوات ئەەکەینەوە لە هەڵەبجە زانین 26 کە ئەم فانۆسە ڕەساسیەیە هەڵێت خات و ئاوات بادانچی خات و ئاوات بەڵێ کاکاریگان کە دانیشتم خۆزانی ینی چی بەڵێ خات و ئاوات ئەمە جەنابەت فرۆشتنەوەی دیاریت بواتەوە بێ دیارەکە لەگەڵمانە بفرۆشیتەوە زۆر ئەشتانی بیکەیتەوە زۆر باش بۆ ئێمە دەتوانین نرخێکە بینێ بەڵێ باشە کاگە ئەم فانۆسەی جەنابەت من 75,000 پێ ئێ ناکەمە کاکاری کەمە ئەی چەند باشە من ئەڵێم لە 150 کەمی نایم بە 150 کەمی نایی ئای چۆن بیکەمەوە بۆ نازانم کاکاری ئەوە کردم بە 100,000 کەم نادیکە بە 150 بووم 150 هاوڕێم بیکەم بە 150 دەژانەیەم کاکاری چەند بزانم بۆ سەپە لەمەکە با بزانم ئەوانەی لە پشتی کامێرە دەرهێنران هاوڕێیانی دڵنگ هاوڕێیانی هەڵگۆڕ کە بزانم چەند کەس ئەڵێ بۆی بکەم بە 150 هاوڕێم بیکەم بە 150 ئەڵێن 125 دەبڵێ دیکەن بە 50 بۆم بەرەجە ژنانە کاکاری 150 بەڵێ 150 پیرۆزی تۆ بێەوە ستافەکە مەڵەن خەیناکە جەژنێ و 150 پیرۆزی ئاواتخان بێ لە هەڵەبجەی شەیدەوە باشە دەستەکانە خۆ زەرمەمن زین ئێمە زەرمان کردویان قازانجمان کردو بە 150 لە جەنابمان کاگاری باشە هەرچێ بگێمار قوبوڵمانە خەیناک خات و ئاوات تۆ بوویتە براوەی 150,000 دینار لە بەرنامەکە بەڵام فانۆسەکەی جەنابەت خۆی 250,000 تیاب پیرۆزە بێ خات و ئاوات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕەنگە قسەشمان پێ بکا بەخوا گەردنمان نازاک من گەرد نازاکەم خەی ناکە قسەشمان پێ وڵامە کاگارێ بۆ چاوە مەعامەلاکە مەعامەلەشم گیر نییە بەخوا ئەحسانیشە خات و ئاوات 150,000 پیرۆزە لە هەڵەبجەوە لە کۆمنت تەنها بنووسن جەژنی نەورۆستان پیرۆز بێ و سپەیشەوە موبایلێکی زیرەک خەڵاتی ئەوەیە کە زۆرترین کۆمنتە نووسی وچانێکی زۆر کوردوەرەگرین و دێنەوە لاتان و هەندێک ڕکلامی بازرگانیە بینین و ئێمە لێرە بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە گەڕێنەوە لاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و لە یەکەم شەوی جەژنی ڕەمەزان و نەورۆز لەگەڵتان بەردەوامی جارێکی تر پیرۆزبای خۆمان ئەڕەسەی هەموو کوردێکەکەین لە هەر شوێنێکی دنیا هەن هەر لە جەژن و خۆشییا بن. لە کۆمنت تەنها بنووسن جەژنی نەورۆزتان پیرۆز بێت سپەیشە و ناوتانەچێتە تیرروپیشکی بردنەوەی موبایلێکی زیرە. تەنها بنووسن جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. ڕەمەزانیش بنووسن هەر کێشەی نەچکە دوێنێ ڕەمەزان. لە سلێمانیەوە کاکە ئاراس عەبدوڵڵا وەرەگرین یەکەم پەیوەندی دوای ئەم وچانە. کاکە ئاراس شەوت باش بێ و جەژنت پیرۆز بێ. باش جەژنێکی مامولایەتان بێت. زۆر سپاس کاکە ئاراس. لەگەڵی کوردستان ئێستا گشتی کارمەندەکانی
زۆر سپاس بەنای ئەوانیشەوە کاک ئاراس من نەمبینی یان نەماوە دیاردەیەکی جوان هەبوو لە کوردواری خۆمانە پیاوی گەڕە کۆ بوونەوە ماڵ بە ماڵە چوون لە دەرگایانەدا و پیرۆزباییانە کرد و چکلێتێکیان هەڵەگرت و ئەڕۆیشتن وان دێک جاریش ڕەخنە هەبوویانوت ئەوەی کە لە دەرگای وەرە لە ماڵ و دانیشە دوو قسەش بکەین و چکلێتەکە شەخۆین و چەرەسێکی شەخۆین و شەربەتێک شەخۆین و ئەمە شەبوو بەڵام نەریتێکی جوانی کوردی بوو لە گەڕەکیەوە مابوو یان نەماوە والله هەبوو دەڕانی ئارەوەڵا زۆرێن ماڵەکان گەڕان سەردانی خزم و کەسپار ماکرد و دراوسەکانمان نووسی دەی لەشتان ساف لەشتان ساف زەمان لێکری کرد گەد نازاییمان لێکری یاخوا لەشتان ساف کاک ئاراس یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە فانۆسی ژمارە 15 ژمارە 15 فانوسی ژمارە 15 بۆ کاک ئاراسەکەینەوە لە سلێمانی بزانین فانۆسی ژمارە 15 بۆ کاک ئاراس لە بری نەوتەکەی ئەڵێ کاک ئارازگیان جەنابەت شوێن ناسیت بۆ هاتوێتەوە باشە لەسەر شاشە شوێن ناسی لەسەر شاشە وێنەی شوێنێک دەبینین بەس تۆ شوێنەکەمان بۆ بناسەرەوە بزانە کوێ ئەم شوێنە باشە یاڵە جوان تەماشایکە شەوی تریژ ئەگەر بینەرمان بووبی ئەم وێنێ هاتوۆتە سەر شاشە باشە واتە ئاسانکاریە بۆ جەنابەت دوو جار ئاسانکاریە چکە بینراوە ئەم وێنێ پێشتر یاک دوو سێ هاوڕێیانمان سی چرکەمان بنێ با کاک ئاراس پێمان بڵێ ئەم وێنەیە چییە و لە کوێیە کوێیە ئەم لە کوێ یەک ناوەرەگرم کاک ئاراس ئاگادار بە ئاگاداری کاتیش بە باشە لە کوردستانە باڵە کوردستان شوێنەکە ئاسانکاری بۆکەم لە کەرکووک و هەولێر نییە دەی کەرکووک و هەولێر نییە یارمیان و پێمانە ئیتر نازانم کاتیشت نەماوەدا گوێ هەڵەبجە وەرەگرم و هەڵەبجەش نییە کاک ئارازگیان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە هیوای بەختێکی باش کاک ئاراس لە سلێمانی خۆزەمال سلێمانی ئەچینە لای لاوێن خان شەوت باش بێ و جەژنت پیرۆز بێ و تۆ پێمان بڵێ ئەمڕۆ لەگەڵ جەژنا چۆن بووی شەو باش بە کاگەری پیرۆزبای جژنی ڕەمەزانتان لەگەڵ لە خۆت و لە هاوکارەکان زۆر زۆر سپاس ئەمڕۆ لە ماڵەوە بوونیان چوونە دەرەوە لە ماڵەوە هەر لە ماڵەوە باران بوو دوایی بەتابەتی پاش دیۆڕۆ کردێت تاوە باران لە سلێمانی یاڵە لاوێن خان فانوسێکمان بۆ بکەرەوە باش نابێت دوان بۆ ژمارە 12 بۆ خاتۆ لاوێن بکەینەوە لە سلێمانی بزانین فانوسەکە خۆی ڕەشە بەڵام هیوادارم جەرگی بەجاری پێشوو یارمەتی نایە جان ئەم جارە یارمەتیم بە من تێنەگەیشتەوە دەنگە زۆر کەزە ئەڵم ئەم جارە یارمەتیم بەجاری پێشوو وێنێکی زۆر قورسم وایەتەوە نەمزانی نەشەزانی ناوەڵە ئەم جارە ئیشەڵڵا هەوڵە دەین بە خەتیاوەرت بێ و من فانۆسەکە بم بەرەو دانیشتن فرۆشتنەوەی دیارە من نەمودەم شەو تۆزە دەستمان قورس کردووە یاڵە خات و لاوێن فانۆسەکە تۆ توانی بیکەیتەوە بڵێ من نایفرۆشمەوە و بەختی خۆم تاقیەکەمەوە باشە ئێمەش دەتوانین لێت بکڕینەوە کامیان ئەڵی باوە بکەین جان معاملە بکەین بەڵێ یاڵە من ئەم فانۆسی جەنابەت بە 35,000 کڕمەوە خۆش ئێستا لە بازار بە 35,000 لە بازار بە 35,000 خات و لاوێن 35,000 خۆ ئەمڕۆ 35,000 جەژنانە وەرگرتووە من لە ڕێوە 35,000 جەژنانە ماویتە تێ هەر گلەیشەکەی ئەوە کردم بە 50 کۆتا ژمارە کردم بە 75 سی چرکەمان منەیە با خات و لاوێن خۆی یەکلای کاتەوە گەر 75ەکەی نایە فانۆسەکەی بۆ ئەکەمەوە بیکەرەوە بەم کاکەری بیکەمەوە تەواو دوا وەڵام 75,000 ناوێت ناتەوێت بۆ خۆ دەزای 0 دینار نەکراوە تۆم شۆ وایە
نازان بیکەرەوە باشتر بیکەمەوە یا 75 بیکەرە ئایکەمەوە تەواو خاتو لاوێن 75,000 نەویست ئێمە 75,000مان نەبم فانۆسا بەڵام 100,000 ویست پیرۆزە بێ خاتو لاوێن پیرۆزە سەرکەوتوو بیت جەژنانەیەکی باش کۆتا پەیوەندی با وەربگرین چونکە کاتەکەمان بەرەو تەواوبوونە چێ کاک عەلی وەرەگرم لە سلێمانیەوە وابزانم وانە کاک عەلی جیان کاگاری جان چۆنی بە قوربان تۆ باشی جەژنت پیرۆز بێ باشی چاوەکە مەحواڵە چۆنە وەڵڵا ئێمە باشین ئەگەر ئێوە باش بن ئەگەر جەژنتان خۆش بەڕێکرد بێ ئەگەر ئەمڕۆ چوبێتن میوانداریتان کرد بێ میوان هات بێتە ماڵتان ئاوە ئەم چیلێ ڕەحمەتان جێبەجێ کرد بێت وەڵا کاگاری جان سپاس بۆخوا جێبەجێمان کردووە و من میوانیشم جا خۆمە هاتووم بۆ میوانی ئای بەخۆشی عیسە لە میوانی لە میوانی نەمڕۆ چکلێتە زۆر نەخوارد بێ وەڵام ماڵی خەسوومە یعنی هەریش ماڵی میوانی ماڵە ئابێ میوانی نیەوە هەر ماڵی خۆتە وایە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ ماڵی خەزوورانیشت هەیە کاکە عەلی گیان یەڵڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە زانین بەختی تۆڵێ چی ئەمشەو کاگاری جان فانۆزی ژمارە 19 تەواوە 19 کراوەتەوە کاک عەلی کراوەتەوە ئارە وەڵڵا کاگاری جان ژمارە بە حەوت ژمارە حەوت هەیە بیکەمەوە بەڵێ بیکەرەوە یاڵڵا ژمارە حەوتەکەینەوە بۆ کاک عەلی لە سلێمانیەوە لە ماڵی خەزووریەوە بەڵام بیرت نەچێت بەڵام ساڵە چاک حیا بردم بە حیا ناچێت کاکە ماڵی خۆتە کاک عەلی گیان حەقم نییە خەس و خەزوورت شەڕەکەی بۆ خۆتە باشە بای 180,000 تۆ ئەتوانی لە مارکێتی سەفرە لە بەرهەمەکانی سەفرە هەڵبگری بەڵام بەش یاوانیشی لێ بێ بەش یاوانیشی لێ بێ گلەی نەکەی نانا بەسەر تاخەم هەنە بێ گیان نێتی هەمویان کورە تەسویریش مەکەن کاگاریان حیام تو ئەڵەن چی تەسویریش دەکەن ئارە بەخۆ تەسویران بۆ بنێرم بڵێ دەست خۆش کاک عەلی گیان هەر لە جەژن نابن زۆر سوپاس خۆشەویستان چەند خولێکێکم پێویستە بۆ ئەوەی پێتان بڵێم پێرێ شەو ئێمە خەرارا بوو براوەیەک دیاری بکەین بۆ خەڵاتی کۆمنت هاوڕێیانم لە سۆشیال میدیا پێمەڵێن کاک شکار عوسمان بۆتە براوەی مۆبایلێکی زیرەک شکار عوسمان بۆتە براوەی مۆبایلێکی زیرەک بزانم ئەوەی تریشان بۆ نردوم باشە شکر وامزانی نیان نردوت پێشکەمێکیش سیرم کورتم دوێنێ شەو وتم ئەوەی بنووسێت زۆرترین کۆمنت بنووسێت جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت ئەبێتە براوەی مۆبایلێکی زیرەک بابزانم کێیە نازم ئەسعەد بۆتە براوەی مۆبایلێکی زیرەک پیرۆزبایلەکەن ئێوەش کۆمنت بنووسن ئێستا لە خوارەوەی ئەم ڤیدیۆی لە فەیسبوک بنووسن جەژنی نەورۆستان پیرۆز بێ سبەی شەوەیەکێکتانە بنە براوەی مۆبایلێکی زیرەک زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای ئایچی وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و دوودڵ مەبن لە بەشداریکردن لە هێڵی ئینتەرنێتی ئایچی و چونکە ئازانن ئینتەرنێتی ڕاستەقینە چییە کۆمپانیای بڵاگووت بۆ کاری دیزاین و ئەوەی کە بە تەختە ئاکرێت ئەوەی کاری دارتاشیە لای ئەوان زۆر بەسەردەمیانەتر لا بلاکووت دەست دەکەوێت کۆمپانیای سەفرە کە بەرەمەکانیان هەمووی خاوەنی کوالیتین و بەرواری بەسەرچوونیان زۆرە و لە هەمان کاتدا واتە بەسەر نەچوون ماڵاتەکانیان هەمووی لیژنە هەیە بەردام چاودێریەکە خۆیان لیژنیان هەیە بەرەمەکانیان بەرهەمی باشن بەڕاستی کوالیتیان باشە و لە هەمان کاتدا دەرمانخانە و کۆزمەتیکە ڤێراکە هەموو کەرەستەکانی نییە و دەرمانخانەکە خاوەنی بڕوانامەی نێودوڵەتی یەکەم شەوی جەژنی نەورۆز و ڕەمەزان لە فانۆسی ڕەمەزان پێشەش کرا سبەی شەو بە کۆمەڵی خەڵاتی گران بەهاتە لە نێو فانۆسەکان دێنەوە دیدەنیتان و بیریشتان نەچێت پاش فانۆسی ڕەمەزان بەرنامەی شەوانی ڕەمەزان دەست پێکات بە بەرنامەیەکی زۆر تایبەت بە جەژن دوورمەکەونەوە شاشە بەجێمێڵن ئێمە لەگەڵێش بخۆمان بینەرە بین و
سبەی شێویش پێتانەگەینەوە هەر شاد و کامەران.